سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بە ناوی بەشی ڕۆشنبیری و ڕاگەاندنی پارتی دیموکراتی کوردستان ئۆفیسی سلێمانی بەخێراتنتانەکەین. زۆر سپاسی ئامادەبوونی ئێوەی بەڕێزەکەین. بەڕێزان بە گرنگمانزانی لە یادی کارەساتی نۆی حوزەیرانی ساڵی 1963 ئەم گفتوگۆیە ئەنجام بدەین وەکو نەریتێکی هەمیشەیی هەموو کۆڕکۆبوونەوەکان سەرەتا خولەکێک گۆستان بۆ گیانی پاکی شەهیدانی ڕێگەی ڕزگاری خوازی گەلی گور. فەرموو. زۆر سپاس. گەلی کوردستان لەسەر جەم قۆناغەکانی مێژوو بە چەندین کارەساتی دڵتەزێنی بەسەردا هاتووە. یەکێک لە تراژیدترین کارەساتەکان کارەساتی نۆی حوزەیرانی ساڵی 1963 کە تیایدا چەندین هاوڵاتی شاری سلێمانی دەستگیر کران کە ژماران 84 کەس دەبوو لە سجنی حامیەی جاران و پارکی ئازادی ئێستا هەزار و ئەشکەنجە دران لەبەر ئەوەی کە بنکەس نەبوون بۆ جێبەجێکردنی بڕیارەکانی حیزبی باسی فاشیست و هەروەها لەبەر ئەو هەڵوێستە جوامێرانان کە بەرامبەر بە فکر و هزری شۆڕش و خەبات و هەروەها پارێزگاریکردن لە ماف و خاکوونەتەوە و زمان هەیان بوو. بەڕێزان ئێستاش داوا لە خات و دکتۆرە نەزاکە دەکەین کە وتاری بەشی ڕۆشنبیر و ڕاگەاندنی پارتی دیموکراتی کوردستان بخوێنێتەوە. با بفەرمووی. بە ناوی خوا ئێوارەتان باش، میوانە بەڕێزەکان، مامۆستایانی زانکۆ، ئەکادیمیەکان، نووسەران، ڕۆشنبیران، سیاسەتمەداران بەخێر هاتن. ئەم ئێوارە پێکەوە گفتوگۆیەکی لەسەر یادێک و لەسەر بابەتێک لێرەداکەین. ڕێگەم بدەن پێشەوەی قسەکانمان بکەین بە ناوی بەڕێز دکتۆر سالار عوسمان بەرپرسی بەشی ڕۆشنبیری و ڕاگەیاندن داوای لێبوردن لە ئێوە بکەم کە بەڕێزیان تا نیوەڕۆی ئەمڕۆ بڕیار بووە لەم چالاکیا بەشدار بێت لەگەڵ ئێوە گفتوگۆی ئەم بابەتە بکات، بەڵام لەبەرەوەی ئیلتیزامێکی بۆ دروست بوو کە نەدەتوانی پابند نەبێ بە ئیلتیزامەکەەوە، بۆیە ئێمە ڕاستپات لە بری ئەو داوای ئاعتیزار و لێبوردن لە ئێوە بکەین. ئێمە لێرەین لە بری ئەو لە خزمەتیا بین لەگەڵ ئێوە گفتوگۆی ئەم بابەتەکەین. بۆیە بە ناوی بەشی ڕۆشنبیری و ڕاگەیاندنی پارتی دیموکراتی کوردستانەوە جارێکی تر بەخێراتنتانەکەین. لە سەرەتای کردنەوەی ئەم نووسینگەشە ئاماژەمان بەوە کرد کە ئەم نووسینگەی کە لێرەدا کراوەتەوە ئەوێت شان بەشانی دەستگا ڕۆشنبیریەکان و ناوەندە ڕۆشنبیریەکانی ئەم شارە خزمەت بە بواری ڕۆشنبیری بە قەڵەم و بە هزر و بە ڕۆشنبیرانی ئەم شارە بکات. هەر جارە لە بۆنەیەکدا، هەر جارە لە مەراسیمێکدا باسێک و پرسێک لەگەڵ نووسەران، لەگەڵ ئەدیبان، لەگەڵ ڕۆژنامەنووسان و سیاسی و ئەکادیمیەکانی ئەم شارە گفتوگۆەکەین. ئەم ڕۆژ ئێمە لێرەین باس لە ڕۆژێکی تر لە ڕۆژە ڕەشەکان و ئەو کارەساتەی کە بەسەر کووردا هاتووە کە نۆی حوزەیرانە لەلایەن سێ کەسی دیار، خاوەن قەڵەم، خاوەن بەرهەم و کەسایەتی دیار لێرە گفتوگۆی ئەو بابەتە ئەکەین. ئەزانین هەمومان کە ئەو ڕۆژە ئەمان گەڕێنێتەوە بۆ ئەو یادەوەریەی کە ڕژێمی بەعز هەمووشە ئێمە ناسیومانەوە بەوەش ناسراوە کە هیچ کاتێ پابند نەبوو بە بەڵێن و بە وعدەکان و بەو هودنەیەی کە لەگەڵ کوردیا کردووە. دوای کودەتای 8/2 ساڵی 1963 بە سەرۆکایەتی زەعیم سدیق لە 8 حوزەیرانە ئەو بەڵێن و وعد و پەیمانانەی کە دابوویان بە کورد شکاندیان و هێرشێکی دڕوندانە و ڕقاویانەیان کرد بەرەو سلێمانی و بەرەو ئەزمڕ و گۆیژە، بەڵام خۆیان پێڕان نەگیرا لە بەرامبەر هێز و ورەی پێشمەرگە و تێکشکان لەو ڕۆژە. بەڵام بۆ ڕۆژی دوایی لە نۆی حوزەیرانە بۆ تۆڵەکردنەوەی ئەو ڕۆژە دەستیان بە کودەتایەک و کۆمەڵکوژیەک و تاوانێکی تری دڕوندانە کرد کە ڕۆژی دایاننا بە ڕۆژی نەهاتنە دەرەوەی هیچ کەسێک لە ماڵە کە بە مەنعەتە جەولەکەی شاری سلێمانی ناسرا بوو. لەو ڕۆژە لە نۆی حوزەیرانی ساڵی 1963 ئیتر هەر کەسێک لە هاتە دەرەوەیان لە دەرەوە بوو دەیان گرت و دەچوونە ماڵەکان و ئەو خەڵکانیانە گرت کە خەڵکی سیڤیل و هاوڵاتی و ڕۆشنبیر و چەندین کەسی بێتاوانی تێدا بوو ئەو کۆمەڵکوژیان کرد و ئەو تاوانیان بەرامبەر شاری سلێمانی و بەرامبەر کورد وەک هەمیشە ئەنجامدا. بۆیە لەم
ئێمە لەم ئێوارە کۆڕا ئەمانەوێت گفتوگۆیەک لەسەر ئەو یادە بکەینەوە، گفتوگۆیەک لەسەر ئەو تاوانە بکەین بۆ ئەوەی هەمیشە ئەو بابەتە و ئەو تاوانانە و ئەو مێژووە پڕشکستەی ڕژێمی بەعس و ئەو بێبەڵێنیانەی بەعس بەرامبەر گەلی کورد ئەنجامی داوە هەمیشە بە زیندویەتی بمێنێتەوە، نەوەکانمان باشتر بیان ناسن، دژمنەکانی خۆیان باشتر بناسن و بیکەینە کەرەستەیەک بۆ بەرهەمەکانمان، بۆ توێژینەوەکانمان، بۆ قەڵەم و بۆ کارە ڕۆژنامە نووسیەکانمان. دووبارە بەخێر بێن، خۆشحاڵ بین بە هاتنتان، گەورەتان کردین لێرەدا ئێمە دەست بە گفتوگۆ بە بابەتەکانمانەکەین. دووبارە سوپاستانەکەم بۆ هاتنتان و جارێکی تریش داوای لێبوردن بە ناوی بەڕێز دکتۆر سالارەوە ئەکەم کە نەیتوانی ئەم ئێوارە لەگەڵمان بێت، بەڵام بە دڵنیایی لە بە مەراسیم و لە چالاکیەکان و لە بۆنەکانی ترا لەگەڵ ئێوە ئەبێت و لەگەڵ ڕۆشنبیران و نووسەرانی شاری سلێمانی ئەبێت. سوپاستانە. زۆر سپاس بۆ خاتون نەزاکەت بۆ وتەکانی بەڕێزان. ئێستاش کورتەیەک کورتە ڤیدۆیەک ئامادەیە لەسەر کارەساتی نوێی حوزەیران کە لەلایەن نووسینگەی لەلایەن بەشی ڕۆشنبیری و ڕاگەانی پارتی دیموکراتی کوردستانەوە ئامادە کراوە. کۆمەڵکوژی نوێی حوزەیرانی ساڵی 1963 سلێمانی. کورد وەک نەتەوەیەکی خاکدا بەشکرا و لە مێژە لە پێناو مافەڕەوەکانیدا بەسەر و ماڵ قوربانی دەدات. سەرەڕای بەڵێن و پەیمان و ڕێکەوتنا نێودەوڵەتیەکان بۆ فەراهەمکردنی مافی گەلانی ستەملێکرا و داگیرکەرانی کوردستان کەمترین مافیان بەم نەتەوەڕەوا بینیوە. بەڵام گەلی کورد کۆڵی نەداوە و بە پشوویەکی درێژەوە چاوی بڕیوە تا ئاسۆیەکی ڕوونتر. دوای لە بینبردنی کۆماری کوردستان لە مەهاباد، بارزانی نەمر و پێشمەرگەکانی جارێکی تر ڕێگای خەباتیان گرتەوە بەر و خۆیان بۆ هیچ داگیرکەرێک نەچەماندەوە و ژیانی تارا و گە و کوێرەوەریان هەڵبژارد. لا دوای 12 ساڵ و ڕووخانی ڕژەمی پاشایەتی، گەڕانەوەی بارزانی نەمر لە یەکێتی سۆڤێتی ئەوسا بۆ ماوەیەک ڕەوشێکی ئارام باڵی بەسەر کوردستان و عێراقدا کێشا. بەڵام زۆری نەخایان، چونکە هەندێک ڕەوت و لایەنی شۆڤێنی کاریان بۆ تێکدانی ئەو بارودۆخە ئارامە دەکرد. بارزانی نەمرکە هەمیشە بڕوای بە چارەسەرکردنی کێشەی کورد هەبووە با ڕێگەی لێک تێگەیشتن و گفتوگۆ. لا چیاکانی کوردستانەوە بە ناچاری ڕوبەڕووی نەیاران و دوژمنانی کوردستان بووەوە و شۆڕشی مەزنی ئەیلولی لە 11ی نوێی 1961 هەڵگیرساند. لە پاش کودەتاکەی 8 1963 بەعسیەکان کە بە زمانی حرەس قەومیەکانی شناسراوە، لا سەرەتادا چەندین بەڵێن و پەیمانیان بە کورد و شۆڕشەکەیدا، بەڵام وەک هەمیشە کە شوێن پێیان لە دەسەڵات قایم کرد پەشیمان بوونەوە و لا چەند لایەکەوە سوپا و چەکداری حرەس قەومیەکان بە تانک و فڕۆکە و تۆپەوە پەلاماری کوردستانیاندا و دەستکراوە بوون بۆ کوشتن و بڕین. لەبەر ئەوە درێغیان نەکرد لا سووتاندنی تەڕ و وشک و وێرانکردنی شار و گوندەکانی کوردستان، ئامانجیان کۆنتڕۆڵکردنی ناوچە ئازادکراوەکانی ژێر دەستی شۆڕش بوو. ئەم ئەرکەش بە جەلادێکی خوێنڕەش سپێردرا بوو بە ناوی زەعیم سدیق. زەعیم سدیق کێ بوو؟ ناوی تەواوی سدیق مستەفایە و خەڵکی مووسڵە. سەرەتا سەربازێکی یاسایی بووە لە دوای ڕووداوەکانی 4 تەمووزی 1958 پلا سەربازێکەی بەرز دەبێتەوە. دوای بەرزبوونەوەی پلا سەربازەکەی بۆ ئەرک ڕوو لە شاری سلێمانی دەکات. سالان ناوێکی دیکەی زەعیم سدیق بوو. ئەو ناوەش دەگەڕێتەوە بۆ یەکێک لە ئەفسەرە نازیەکانی سوپای ئەڵمانیا کە ناوی سالان بووە. پلا سەربازەکەی بەردەوام بەرز دەبێتەوە و دەبێت بە فەرماندەی لیوای 5 و دواتریش لیوای 20 سوپای عێراق کە ئەم لیوایە 2 جار بەشداری لە شەڕی عەرەب و ئیسرائیلدا کردووە. زەعیم سدیق ئامر لیوای 5 سوپای عێراق بۆ ئەم کارە هەڵبژێردرا و بۆ ئەنجامدانی یەکێک لە کارەساتە دڵتەزێنەکانی مێژووی کوردستان ڕەوانەی شاری سلێمانی کرا. کارەساتی نوێی حوزەیران.
هێزەکانی سوپای عێراق لە هەشتی حوزەیرانی 1963 با سەرکردایەتی زەعیم سدیق دەستیان بە جێبەجێکردنی پلانەکەیان کرد. سەرەتا ڕوویان لە گۆیژە و ئازمەڕ کرد و پێشمەرگەی کوردستان ڕوبەڕوویان بوونەوە و تێکیان شکاندن. زەعیم سدیقکە لەلایەن بەحسەوە متمانەی پێبەخشرا بوو بۆ ئەنجامدانی ئەم ئەرکە. دەیویست لە زووترین کاتدا ئەرکەکەی جێبەجێ بکات. بەڵام ڕوبەڕووبوونەوەی پێشمەرگە لە گۆیژە و ئەزمەڕ پلانەکەی تێکدا، بۆیە ڕۆژی دواتر ویستی تۆڵەی هەشتی مانگیش بکاتەوە. ڕۆژێک دواتر و لە 9 حوزەیرانی 1963 زەعیم سدیق فەرمانی با ڕاگەاندنی قەدەغەی هاتوچۆ و هەر جوڵەیەک لە ناو شاری سلێمانی کرد کە بە مەنعەتە جەولەکەی سلێمانی ناسراوە. هێشتا گەرد و گوڵی بەیان بوو. بەندەکانی خوا لە مزگەوتەکاندا کۆڕی سڵاوات و یادی خودایان گەرم بوو. هێشتا باڵندەی خۆشخوان هێلانەی خەویان جێنەهێشت بوو. هێزی شەڕ و خوێنڕشتن دەوری ئەم شارەیدا و هاتوو چۆیان لە دانیشتوانەکەی قەدەغە کرد. بێ جیاوازی ژن و پیا و پیر و جوان هەرکەس بجوڵایەتەوە گول لە بارانیان دەکرد و پاشان پەلاماری گەڕەک و ماڵی خەڵکیاندا و بۆ پێشمەرگە و چەک دەگەڕان. باوپەڕی بێویژدانی و دوڕندانە ماڵی خەڵکیان پشکنی و چەندانیشیان لە ماڵی خۆیاندا بە بەرچاوی کەسوکاریانەوە گول لە باران کرد. 84 گەنج و پیاوی بەتەمەنیشیان دەستگیر کرد کە هاوڵاتی کەسب و مامۆستا و کرێکار و پیاوی ئاینیشیان تێدا بوو. لە حامیەی سلێمانی پارکی ئازادی ئێستا کۆکرانەوە و بە ئازاردان و ئەشکەنجە زۆریان لێکردن قسەی ناشرین بە سەرۆک و ڕێبەرەکەیان بارزانی نەمر و شۆڕش بڵێن. بەڵام خەڵکی شاری سلێمانی خۆڕاگرانە بەرپەرچی دوژمنیاندایەوە و مەرگیان هەڵبژارد لە بری ئەوەی سوکایەتی با شۆڕش و ڕابەرەکەیان بکەن. ئەو هاوڵاتیانەی شاری سلێمانی کە لە هەموو چین و توێژێکیان تێدا بوو با فەرمانی زەعیم سدیق گول لە باران کران. زەعیم سدیق بەوە نەوەستا و لە یاریگای سلێمانیش مەلعەبەکە 4 کەسی دیکەی لە سێدارەدا. بەعسکە دەیویست بەم کارەساتە خەڵک چاوترسێن و بێدەنگ بکات. شکستی هێنا. خەڵکی سلێمانی زیاتر تووڕەبوون و بوونە پشتیوانی زیاتری شۆڕشی ئەیلول. زەعیم سدیق جگە لە سلێمانی لە شارە زور و ئەورامانیش چەند کارێکی لە دژی دانیشتوانی ئەم ناوچانە ئەنجامدا بوو. ئەم ڕەفتارە درندانەی یەکەم کۆمەڵکوژیان بوو لە شاری سلێمانی. بەبەش ڕووی ڕاستەقینەی خۆیان دەرخست و لە ماوەی دەسەڵاتیاندا چەندان کاری درندانەی تریان ئەنجامدا. هەر ئەم عەقڵیەتە شۆڤێنە بوو لە پاش 9 حوزەیران چەندین تاوانی تری دژی خەڵکی کوردستان ئەنجامدا و لە کیمیاباران و تاوانەکانیان فال گەیشتا ئەو پەڕی درندایەتی. هەر لە ڕۆژی 9 حوزەیرانی 1985 ڕژێمی بەعەس تاوانێکی تری نامرۆڤانەیان دژی خەڵکی سڤیل ئەنجامدا با بۆردومانکردنی ئۆردوگای ئاوارەکان لە زێوەی ڕۆژهەڵاتی کوردستان. دژمن پێی وابوو با شەهیدکردن و ئازاردان و سووتاندنی ژن و منداڵ و ئازادی خوازانی کوردستان دەتوانێت ئیرادەی گەلی کوردستان بۆ بەردەوام بوون لە خەبات شکست پێبێنێت. بەڵام ئیرادەی خەڵکی کوردستان بۆ مانەوە و خەبات و تێکۆشان زۆر لە زەبر و زەنگ و فڕۆکە و ئاگر و ئەشکەنجەی دوژمن بەهێزترە. ئێستاش بانگهێشتی بەشدارە سەرکیەکانی دیبێتەکەمانەکەین. زۆر بەڕێز حەمە ڕەشید حەمە سەعید پاشا کەسایەتی دیاری شاری سلەیمانی با بفەرمێ. زۆر بەڕێز فوات محەممەد ئەمین سەڕاج کەسایەتی دیاری شاری سلەیمانی نووسەر و خاوەنی چاپکردنی کۆمەڵێک بەرهەمی ڕۆشنبیری و 15 بەرهەمی شانۆیی ئەندامی یەکێتی نووسەران و جێگری سەرۆکی لقی سلەیمانی یەکێتی نووسەران با بفەرمێت. و هەروەها زۆر بەڕێز عەبدولقادر سەعید نووسەر و ڕۆشنبیر خاوەنی 18 کتێبی شەعری و 5 ڕۆمان یەکێکە لە بریندارانی کارەساتی 9 حوزەیرانی ساڵی 1960. ڕۆژی پێشمەرجە جەولەکە بە چەند سەعاتێک من شەهید مامۆستا یاسینم بینی بە حوکمیەوەی خەڵکی گەڕک بووین و سەرۆکی تیپەکەش وەکو وەرزژوان. من کە بینیم تەبعاً ئاڵۆزیە بەستە سلێمانیا هاتبوو. زۆر خەڵکەکە هەمووی ترسی لێنیشتە بوو. کاک یاسینم بینی بەڕەحمە بێ وتی حەمە ڕەشی بۆ نایی ئێمە شینە مەلعەبەکە ئێوە ژوەر ناوێ.
منیش مەڵای مامۆساوی ڕاستی بێ ئێمە لەگەڵ چەند بەرادەرێکی کە ماڵی دۆستێکمان چۆڵە ئەچینە ئەوێ من نەچوین کە ئێمە نەچوین ئەو چوار کەسە مامۆسایەچون و حەمبۆر و کاک فەریدون و کاک اسماعیل ئەمانە چوون بۆ مەلعەبەکە بۆ یەکیش کاک یاسین ئەوێ کرد چونکە خۆی مدیری مەلعەبەکە بوو مدیری مەلعەبەکە بوو چوو بوون ئەوێ کە چوو بوون ئەوێ شەو ئینیان کردبوو شەو ئەسکەت چوو بوون بۆ ئەوێ بۆی بیانگرن کە چوو بوون ئەوێ بۆ چیش چوو بوون چەند ڕۆژێک پێش ئەوە زەئیم سدیق و داوایان لە مدیری تەربیەی سلێمانی کردبوو میکرۆفۆنمان ئەوێت هەتان لاتان دەست دەکەوێت ئەویش توی وەڵا لامانە توی لەکوێ و توی لە مەلعەبەکەیە ئەوان خەڵکیان ناردبوو زابتوشەکانیان ناردبوو بۆ ئەوەی کەوا میکرۆفۆنەکە بین کە چوو بوون لەوێ مامۆستا یاسین و جەماعەتیان بینی بوو کە بینی بوویان یاسین مدیری مەلعەبەکە بوو داوایان کردبوو میکرۆفۆنەکانی یابوونیە کە گەڕابوونەوە بۆ سەر ئیشەکانیان وانە زابتەکە لەیانە پرسیە لێ کەی لێبوو ئەڵێ وەڵا سێ چوار کەسی لێبوو ئەوان یاهێنێ وتبووی بچن بیان هێنن هەر ئەو چوونە بوو ئەوانیان گرت بردبوو بۆ حامیە و ئیتر ئەوە کە ڕەمیانکردن و ڕەمیانکردن ئەوە وەختی گرتنەکەی بۆ ئەوەی کە منیش ئاگار بووم و وەکو لە نزیکەوە وەکو کەسێکیش تقریبەن لە وەختی ئینەکەیە کە دوای ئینقلابێک بوو بەسەر ئەوانە من بەشدار بووم لەگەڵ ئەم زاتە کاکفوادیش لە دۆزینەوەی ئینەکە تەرمەکانە ئینمان لە لای ئەم مەکتەبی شیرینە لەوێ بوو هەڵمان نایە و مەیتەکان بتمانن لە کوێ ناشتمانن لە گردی شەهیدان ئەوانە کەبرانە شەهیدان ئەوە پێشتر ناوی شەهیدان نەبوو گردا ناوی شەهیدان نەبوو کە مامۆستا یاسین و ئەو شەهیدانیان لەوێ ناشت ئەو گردە بوو پێڵەنە شەهیدان لەوە هاتوو ئەو شەهیدانش ئەو شەهیدانە و هەر مامۆستا یاسین و ئەو چوار کەسە نەبوو ئەو هەموو خەڵکە چەندەها پیاوی وەکو نامیقی مستەفاغا و ئەو هەموو خەڵکە کە ئەیبینی شەهید بووە هەرچی ئەشراف و پیاو مەعقوڵ و کەسی سلێمانی هەیە هەمووی ژیراو لەو حامی سلێمانیا ین بوون لەو تەویلەیەکی یەسر هەبوو لەوێ لە تەویلەکە هەمویان لە تەویلەکە حەبس بە ڕێیسی سەحەڕەوە بە چی مەسئولی گەورە و خەڵکی سلێمانی لەوێ حەبس بوون ئەنجا ئیتر کە دوای ئەوەی ئەممان انقلابە بوو وەسعێکی هاتە پێشەوە ئەو بۆ ئەو تەرموشتەکانمان دۆزیەوە و تێگەی لەگەڵ من خۆمی چێبووم لەگەڵ کە من ین بووم بەڕەحمە برایەکی مامۆستا یاسینە و کە حسێنی ناو بوو کە حسێن ئەوە کە خۆی یا بەسەر مامۆستا یاسینە مامۆستا یاسین دانەکانی ئاوا بوو دانی طبیعی نەبوو دانەکانی شاش بوو ئاوای کرد وتی خۆیەتی منی ژوت وەڵاهی من بینیوم ئەو ڕۆژە ژووتێ خۆندەرەی لە پیا بۆ وەش خۆندەرەکەی تێی ناسمەوە خۆندەرەیە دەبوو بە شەریکەیەکی پێڵاو هەبوو زەبلۆقیان پێ بەس مامۆستا اسماعیل قەڵەو بوو مامۆستا یاسین قەڵەو بوو بەشێ لە سمتی گۆشتەکەی مابوو کە دەرمانێ نایەوە ئەو قەڵەو بوو کاک یاسین ڕیازی بوو زەعیف بوو هەمبۆلی ژەوانە بەڵام اسماعیل خەڵەو بوو بەشێ لە گۆشتەکەی مابوو ئەوەی کە من ئاگار بوو ئیتر ئێمە ئەوان من ئەجۆرۆکە بوو ئەو شەوە لەوێ بووین بۆ شەوی دوایی تر ئێمە ڕامان کرد لە شوی ژوولەکانەوە من چوو ماڵی خزمەکانم لە جەرجێت بۆ دەرەوە هەتاکو تقریبا چەند مانگێکی پێش و ئەنجا ئێمە هاتینەوە بۆ ناو شارەوەوان هەر لە چۆ ڕۆژبوون لە شوی ژوولەکانەوە شوێکی گەورە بوو ئەوە لێوە ڕۆشن لێوە هاتنەوە ئەوە مامۆستا یاسین یعنی جیلی تازە مامۆستا یاسین ناناسی یاسین شتێک بۆ وەکو ئەمەی کە ئیسا پێڵێن هەر باشترین یاریزانی عالم کە ئیسا هەیە ئەو لەو مستەوایە بوو ئیساش بێنسینی بکەیتەوە هەر لەو مستەوایە ئەوان وا تێکەم هینیش بوون هەر چواریان دیژەی مەحەلیش بوون کاک فەریدونیش و هینیش بوو
كاسماعيل هر شواريان واتي جي محل وشواش بس بحكمي مديري من حبكم ما مسياسين اواني بردوها من خومي ودتم والله من كاك ياسين نقول او برادرانين خلصنا او مالا لويبين يمين ناكل او بو شو يمن نجيران بحقت نا ورد نا او مالي يمو او مالي يمو لا شخه تيجي يتر بو شوي يتر يما إيمان كرت روشينا ده أو كمان أقاربهم لباري هني حزيرانوا أو بلام لحد لعصر ديار بدبابة تحرش يكرد ويشتي يكرد يتبعني بميكروفونك لا سجادك ويكز دمار ونية تدروا بدم تقوى سجاني أنا يتروا أو خلقان هوية نا يدروا أو هم عالمين لم حامية يمكن أو من أقارم أو أنا دەستخۆشی بە مامۆستا حەمەد ڕەشید ئێستاش داوا لە ماوەسا فواد دەکەین کە بۆ ماوەی دەخولە گوتەکانی خۆیمان پێشکەش بکەن. ئەمە بە شانازیەوە لە یادی نوێی حوزەیرانی ساڵی 1963 لە پاسۆک پارتی سوسیالیستی دیموکراتی کوردستان بڕیاری ئەومان نا یادی نوێی حوزەیران بکەینەوانێ لە هۆڵی سورچێ و پەیوەندی بە ماڵە شەیدەکانەوە بکەین بە هەر جۆرێ بێ بگەینە لایەن و وێنیان لێوەرگرین بۆ ئەوەی بتوانین کەرنەڤاڵێکی جوان و یادەوەریەکی پیرۆز بۆ ئەو شەیدانە جێبەجێکەین. لە کاتی باسکردنا لەگەڵ شەید ملاسم کەریم و کاکشوانە مام بە ساغەپور دانیش بووتی وەڵام من کۆمەڵێ جامم لایە جامی چێ مامۆستاوتی وەڵایی ڕسمی شەیدەکانە وتمان ئەی چۆن دەستمان کەوتی بەیانەیە هێنم ئەو بوو هێنای منی ژامە دەست شۆڕش قادر ڕسمەکانی بۆ گرتینەوە و پارەکەشم لە کاکوون بێر عەباسن دوایی ئەو وێنانەمان لە مەعرەزەکە پیشاننا کە ئێستا بەڵاو بوونەتەوە و خەڵک شانازی پێوەکە ئەوە بەڕاستی جوودێکی جوانە و نەمرە لامان بۆ ئێمەش و بۆ حیزبەکەشمان و بۆ بیرینەتەوەی. دوا بە دوایی لە نوێی حوزەیرانە بێ ئێمە لێکەوتەکانی نوێی حوزەیران بەڕاستی باسکەین چونکە لە کاتێکە کاتێ کۆماری عێراق دروست بوو فەزایەک لە عێراقا دروست بوو هەر عاشە زەعیم عەبدولکەریم شعب العێراق شعب العەزیم ئەمانە شوعەکان توانیان دەورێک ببینن کەوا ترسی بۆ سەر غەرب هەبوو و غەرب ئەویست شتێک بکات بۆ ئەوەی کەوا ئەم فەزایە زیانەکە چونکە شەڕی سار دەبوو لە بینی ئیتحادی سۆڤێتی و ئەمریکا و ئەوروپادا. لە ئەنجام هاتن پەیوەندیان کرد بە کۆمەڵێ خەڵکەوە وەکو لە خانەخای میرزا ئەو میرانی براهیم باسیەکاڵێ لە کووردا ڕەوف مەحموود ئەفسەرێ بووە لەگەڵ زایدەن فواد عارفە ئەوانە پەیوەندیەکەن دوایی لەگەڵ هێزێکی تورکیا دێنە سلێمانی لایەنێک لە هێزی لایەنێک لە سلێمانیە پەیوەندیان لەگەڵاکەن وەک ئەڵێنەمە حکایەتە ئەبێ بگەڕین بە دوایە تا چەندی ڕاستە ئەوە گوایە چەکیان لە پێشمەرگە سەنۆ لە ناو گومرگی ئێستا چاکانیان خستۆتە ناو فەردەتوتنەوە و کەپسکراوە و براوە بۆ ئەم ئینقلابچیانە. لە ئەمە سەرەتایەکە پێویستە شاراوەیە بەڵام ئەگەر باسی بکەین پێم وایە بیدۆزینەوە ئەو نهێنیە گرنگە. دوای ئەوەی کە وەفتی مفاوەزاتیشە چێ بۆوێ لە بەڕێزان شەید ساڵح ویسفی و فواد عارف و مام جەلال و هەروە بێتەوانێ شەید ساڵح ویسفی ئەوان پەشیمانە بنەوە و ئەیانگرن تەنیا مام جەلال دەرەچێ وەک لەو وتارە کە دوێنێ لە خەباتە بڵاو بۆتەوە هەموویین بە دوور و درێژی باس کردووە. لە ئەنجامە وەکو فەرمویان ئەمان لە هەشتی مانگە ئەوە بۆ هێرشەیان کرد حتا ئێمە لە سەیسایەک بووین چون من مناڵ بووم ژنێکمانیەنا بۆ داکەوە ئوسمانی کێسا و نەرمەدا کوڕێکمان لەگەڵا پورزای دایکم بوو گرتیان ڕەمیکە ناوی تایارێ ساش ماوە ئیتە دایکم چوویە بەردەمی کابرا لێی پاڕایە و نەیەشت و ئەمانە ئیزیان بۆ بەیانەکەی کە مکەبەرەکە وەکو واشە قێرانی و سلێمانی لەو خەوە خۆشەی تۆران لە ئەنجامە زیل و هەروە بێتەوە عسکەریەکی زۆر بڵاو بووە لە هەموو گەڕەکانی سلێمانیە و کاتە سلێمانی بچووک بوو چواردەوری ژیرا لە ئەنجامە کەوتنە لیانی دەرگاشکان و خەڵکگرتن و بە شەق و بەین و بەبێ ئەوەی خوان بگۆڕن بەبێ نانیان خوارد بێ یا بوو بۆی دەرپێی درێژەوە بوو نعلی لە پیا بوو حاڵەتێک بوو هەمیان یەنان بۆ حامەیەک کێسا پارتی ئازادیە لەوێ زیندانیان کردن زیاد هەزارە کەس دەبوون. لە ئەنجامە شەوێ دوو شەو دوای ئەوە پارتی بڕیاری یا بە دەرچوونی ئەندامەکانی لە ناو سلێمانیەوە بۆ دەرەوەی شار
ئەوە بوو من کاکم بێشێ بوو لەوانەیە کە چوویە دەرەوە لەگەڵ خوا لە خۆشبان ئیبراهیمی حەمەخورشە و کەریمی ئەحەی هۆمەر و قاربرسی ئەوە هەتا قاربرسی کاکم بینارەکە نازانێت لە ئاخریا ئەو وەزا ڕوویە و یەکێک لە کوڕە جوانەکانی چوارباغ کە ناوی نووری عەزیز کوورەیە ئەوی ژوەرە گەڕێ لە تراکتۆرەکە کۆچەکە لە ئەنجامە وەزعێکی خراپ دوای چەند ڕۆژێکە کرایەوە باوەڕ کە سلێمانی بۆنێکی خراپی لێ هات مانگا و گا و حیواناتوانە بەردەمی مزگەوتی مەحویە هەموو کوژرا بوون دوا بە دوای ئەوەش لاشەکان کووەکرانەوە کە ئەوەی من بەڵاوم کردووەتەوانە 27 ناون لە ناو سلێمانیە 11 ناوی کەش کە بڵاو بوونەتەوە کەیساوە ناوەکانیم پێیە تقریبان ئەتوانین بڵێن 86 بۆ 76 بەس لە سلێمانی و دەوروبەرایە تەماگە کوێشی بخەیتە سەر بە هەمووی ئەچێتە 130 شەهیدەوە لە ئەنجامە کە ئەو وەزع ڕوویە بارێکی ئابووری ینی حەسە ئابلوقەیەکیش خرایە سەر سلێمانی باڕاستی سلێمانی لە وەزعێکی زۆر ناخۆشا بوو تەنەکەی ڕۆن بوو بە دینارێک تەنەکەی نەوت بوو بە دینارێک برسێتی وای لات خەڵک نێزانی حتا کابرایەکەی ناوی کاکسایی ساڵەحە ئەو دەرگای مەخزەنەکەی کردەوە هەر ماڵێک تەنەکەیەک گەنمی ئەیانە و دوکان و بازاریشتانی وەڕۆ هەبوو لەبەر دوای نێوڕۆ زۆر جارژەبووی و منعتەجەول یا خەڵک لە ترسا ئەڕۆشتەوانە و بۆ تۆڵە سەرنەوەش لە زەعیم سەدیق قڕانی پێشمەرگەی ناوشار ئەوە یەکێکیانە کاکسەردارە و قوربانی مامڕەش توانیان تەقەل لە زەعیم سەدیقی ڕوڕەش بکەن و بەڵام بەداخەوە بەرنەکەو لە ئەنجامە وەزعێکی وا هاتە پێشەوانێ خەڵک بە دوای کوڕ و کچ و مناڵ و ئانا ئەژیران ئێمە گەر ناوی هەموو شەهیدەکان بەرم شەهیدێکی وەکو نامیق ئاغا کە دۆستێکی هەبوو ڕەفیقی بۆ ناوی عەریف حەمید بۆ مامرێ حەمیدە چۆتە ماڵیان نانی خواردووە هەر ئێوارەی هەشتی مانگە چێتە سەری ئەیگری ئەڵێ خێزانەکە پێڵێ تۆ نانی مشکێ ماڵە خواردووەڵێ نایناسم لە ئەنجامە ئەوی ژەبان لەگەڵ ئەو کۆمەڵە شەید و مامەسایاسین و ئەنوەر و ئسماعیل و ئەوانە تەمەن ئەگەر ناوی شەیدەکان زۆر بەرین نووری ئەزوو حاڵچی و کێوچێ ئەوە هەموویم تۆمار کردووە من وەشەی کەشتیکە ئەزانێ ئێمە کۆی کێنەوانیە لەبەر ئەوە دەکرێت ئامارێکە بێ بەڕاستی پارتی بیکات ئەو ئامارە ئەو شەیدانە لە هەر شوویەکەن لە ناو شاران لە دەرەوەی شاران و بۆ ئەوی مافیان نەفۆتێ بۆ یەقان نەفۆتێن ئەو ناوانش کە لە پارکی ئازادی هەڵواسراون ئەوە هەمووی نییە ئەوە بەعزێ شەهید بۆ لە 64 و 65 من وەختی خۆی ئەو ناوەمما بە برادێکە قارە زانیە ئەو تێکەڵی کردو مەسەر سابیرەکە ساڵی 64 شەهید بووە هەندێ ناوی کە ساڵی ڕاستە شەهیدن بەڵام ڕۆژی نوێ حوزەیران نین بەڵام ئەم ناوانە مەسەرسە ئەم مەجموعە ناوە ماقادی چاوشین بانگبێژی مزگەوتی حەجی عەلی بەگ بووە عومەری مینەمەت و نووری عەزیز عەلی ئاسنگەر محەممەد و وەهاب دوو برابوون ئەوەی کە لەم وتارا باسم کردو داکی بە عەرەبانەی یەک ئەسپی مێتەکانی بردەوە بۆ سەرشەقام لەبەرەوە ئەحەی کەریمە نەوتا چەند نەفەرێک بەڵام ئەمە لە مزگەوتی حاجیحان خەڵکی حاجیحان بێ ئەزانێت دوا بە دوای ئەوە شوفێری ماڵی حەمیە و ڕەحمانان ئاغا ناوی نییە هەروە بێتەوە حەمەڕەشی گوایە بە قەمە شەید کرابێ شەیدی حەمە عەزیز عەبدولوهاب عەزیز عومەری حاجی وێنیز شەید عەریف ڕەزا شەید شێخ عەوەلی گورون کاک جەلیلی نانەوە کە ئەمە دوو برابوون جەلیل و خەبەرمان و هەروە کەمالی حەمی فەرەجەفەنی زایدەن مامۆسایاسین و ئەوان ئەم ناوانە کە لێرە من نووسی و من دەکرێت زۆرن ڕەحیمی عەینا نامی قاغا کەمالی حاجی فەرەج نامداری چاچی عوسمانی جۆڵال لەتیف ڕەباتی عومەری چاچی شێخ عەولی چاچی حەمە و وەهابی مام عەزیز چەندین هاوڵاتی تر کە لەو کارەساتە جەرگبڕا شەهید بوون کەواتە ئێمە بێ بگەڕێنەوە لەگەڵ داگیرکەرە قسە ناکرێ لەگەڵ داگیرکەرە ئەوان مافی تۆ بەڕەوا نازانن خاکی بە کوردستان نازانن نیشتیمانی تۆ بە نیشتیمانی خۆیان نەزانن هەر مفاوەزاتێک هەر شتێکەکەی تۆ ئەبێ وەکو خاکوندەتەوە قسە بکەیت تۆ یەی عێراق و هیوای ئاوا دروست دەکەیتەوە ئەوە نەتیجەکەیەتی تۆ یەی خاکی کوردستان نەخەیتە مادەی 58 و 140ەوە ئەوە نەتیجەکەیەتی کەواتە ئێستا لێشاوێکی زۆر هەیە پێویستە کورد بە نێتێکی نەتەوەیانە و نیشتیمان پەروارانە و بە یەکگرتن و یەکێتی کورد خوێنی ئەو شەیدانە بە فیڕۆ نەڕوا و سوپاسانەکە زۆر سپاس بۆ مامۆستا فواد ئێستاش داوا لە مامۆستا عەبدولقادر سەعید دەکەین کە وتەکانی خۆیمان پێشکەشکا بۆ ماوەی دەخولێک بەڵێ باشە
ئێوارەتان باش سواز بە ئامادەبوونی ئێوە لە ڕاستیە کارەساتی یا بڵین مەرگەساتی نوێی حوزەیران ئەکرێ بە جینۆسایدێکی مێژووی نوێ لە باشووری کوردستان ناوزەدە بکرێ نەک بە کارەسات چونکە بەڕاستی کارەسات واتە مەرگەساتیشی پشوو لە حەزمێکی جوگرافی بەرتەسکە بەڵام دوا دەرسیم دوا کارەساتی دەرسی مەتوانی بڵێ نوێی حوزەیران سەرەتای جینۆسایدێکی تازەی بۆ کووردە تا ئێستا شەربەردەوام و ڕەنگە ئایندەشمان نزیک بێکە جینۆساید ئەگەر بۆ عەقلێتەوە قسە بکەین کە سیاسیەکانی ئێمە بەڕاستی نەگوێ لە میلە دەگرن نەگوێ لە خۆیان نەگرن نەگوێ لە پرەنسیب نەگوێ لە هیچ میتۆدێکی سیاسی لە دنیاە هیچ تەجروبێکی سیاسی لە ڕاستیە بەداخەوە بۆ ئێمە نەبووە تەجروبەیەک تا استفادەی لێ بکەین. من لە ڕاستیە لە دایکبووی ساڵی 1950 خەڵکی گوندی کانسپیکە کە ئێستا بەشێکە لە شاری سلێمانی لەوێ دایک بووم. لە هەشتی حوزەیواتا و کاتێک کە کارەساتەکە ڕوویاوە من تەمەنم 6 ساڵ بوو. لە هەشتی حوزەیرانە کە بەعسیەکان هاتن بەرەو ئەزمەر هاتن هێزێکی بێشماریان هێنابوو وا تەسەورەکەم سوورەکانی شەر لەگەڵ ئەو هێزەیە بوون یا ئەو سەردەمە بوو یا ئەو مانگەیە بوو کە ئاڵێ ئەحنا البەدو وێن العەدو ئێمە بەڵێ ئەحنا البەدو وێن العەدو واتە لە پێشمەرەکان لە شوێن کاوسە پیانود مخەڕیب یاخوو بڵێن لار پاشەوەی کە تێکشان لە ئەزمەر هێزێکی پێشمەرگەی بێشمار لە ئەزمەر بوو بەرامبەریان ڕاوەسانەوە هێزی بەعسیان بە هێزی لەشکی عێراقیان و لە لیوایەکی سووریشان لەگەڵا بوتیانشکان کە تێکشکان گەڕانەوە ناوەڕاستی ئەزمەر ناوەڕاستی ئەزمەرەوە تۆپەکانیان ڕویان کردە گوندەکانی دۆڵە ڕوو دواتە کانی بەردینە و کانسپیکە و خێوەتە و ئەو دیان گوندانە بەگشتی هەر هەمووی تۆپباران کرا. لە زمانی تۆپبارانەکە من کە مناڵ بووم لە قوتابخانە بووم ئەو کاتی کە تۆپباران کرا وتم کە 6 ساڵ بووم لە یەکی سەرەتایی بووم یاخو ئەکرامە بەردەمی مامەسا بووی لە ئەو کاتە لە 7 ساڵانە قوتابی وەرەگیرا بۆ پۆلێکی سەرەتایی. تۆپبارانەکە زۆر خەس بوو بە هەموو دیەکەی گرتەوە گوندەکانی هەموو منتخی گرتەوە بە تایبەتی گوندی کانسپیکە چونکە نزیکترین گوند بوو لە سەرەتایە لە چواردەوری گوندەکەیە لە هەموو خەرمان و خەلەکان کە کۆکراون هەموو سووتێنران دوایی لە ناو گوندەکەیە کە ناو گوندەکەیە خەڵک بە وروژم ڕایان کرد بەرەو سەرچنار. من لە سەرەتای لە هەرناو دێکا برینار بووم کە برینار بووم بەرقاچم کەوت لە ڕاستیان لە ترسی ئەوانە کە ئەوەی کە بیرم بێ بۆیان جێڕامەتەوە بەدە خۆم ئەوەی کە زاکرم پێبزانی یا بیرم بێ ئەوە بوو کە قاچی ڕاستم بوو بەر پوزم کەوت بوو خوێنشی زۆر زیر لێ ڕابەوە سانیم کە پێڵاوەکانم بۆ پێڵاوی لاسی کە بوو کە سێرم کرد تەڕە کە بینیم خوێنشی زۆری بوو دەستم کرد بە گریان و هاوار و هەندێک کەس لە خەڵکی دێکە یارمەتیان نەم دەستیانە گرتم تۆزێک گەڕۆشتین کە تۆپێکترە بە ئەکەوتەوە لە دێکە بەرڵایەکردم هیچ دەستێ گرتەوە گوێم لێ بوو کە وتیان قاری کوڕی باجی بەهەیە دایکم ناوی باجی بەهەیە وتیان قاری پورە بەهەیە کوژراوە. من کەوتە بووم کە ئەو کەسانی ئەو کاتی کە دەستیان بەرابووم گوێم لێ بوو کە کوژراوە من هاوارم کرد نەکوژراوە و دەستم کرد بە گریان و خەڵکی تر وردە دەستیان هەڵیانە گرتمەوەیان بردم و تا نزیکی سەرچنار. تەمان لەو کات لەو دێکای کەسی تر برینارە بوو لە من زیاتر چونکە زیاتر خەڵکە خۆیان کردە شیوێکەوە شیوەکەیە ئێستا کە گوندی کانسپیکا کردزانن کە شیوەکەیە کە بەرەو ناو ئەوسا زیانیان پێوت بەرەو زیان ڕۆشتین ئەو شیوەی زیان بەرەو سەرچنار ڕۆشتین کە ڕۆشتین عسکەرێکی زۆر لە دایرە ئێسەی کارەبای سەرچناراگەر بزانن ئەو مخێمی کەشفی بوو لەم ساڵانی دوایە عسکەرەکان دەست یەکتیان گرت بوو هەچ کەسێ بڕۆشتایە دەستیان ئاوا لێ کردەوە یا دەستیان بڵاوە کردەوە یاریان پێکرد و کە منیان بینی هەموو جانم خوێن بوو قاسم خوێن بوو وەسم زۆر خراپ بۆ ئەوشتانە وتیان چێوای لێکردی ئەوەی کە بیرم بێ مجموعەیە کەس دەستی ڕەشمەی بۆ مانگەکانیان کرد و هێنابیان لەگەڵ خۆیانە مانگەکانیان لێ سەنم بوون دەستیان لە ورجی مانگەکانیە ئەوە مخەڕبی تایە بۆ وەرە مخەڕب بۆ شەیشتر هەبوو عوساتی تایە بڵێ ئەوە عوساتی تایە
لەبەرەوەی کە کەشفیکەن کە قسا لە ناو مانگایە ئەوە پێشمەرگە ناو مانگایەسی بۆیە ئەوە سوۆر بوون کەیان کوژین و هەرتاوە نابن. وەزمان زۆر خراپ و گەڕینەوە بۆ سەرچنار پاشەوەی کە من برینار بووم برینارەکەم زۆری پەرێستان و کەس تەدایمانکە و خەسخانج وەری ناگرتین بۆ بەیانی ناچار بووین کەسیش یارمەتی نایەن کەسی ئیمکانیەتی ئەوەی نەبوو تەنیا ئەوەی کە بیرم بێ پیاوێک ناوی حەمەسەعیم زەمەید بۆ شوعی بوو یارمەتیان بەتانیشیای نێوەتانیە پیان خەوتین و دوایی دایکم پارچە پارچەی کرد و قاسمی پێبەست چونکە تەدایی نهائیان بۆ ئێمە مەمنوع بوو کە تەدایی مامکردن و گەڕاینەوە بۆ بەیانەکەی عسەرەکە گەڕاینەوە بۆ دەیکا نسبیکە بۆ دەیکا نسبیکە بەڵام بە ترس و دەرزەوە کەس نێتوانی بە ئاسانی بخوێت و تاکو بەیانی بوو دەوری سەعات 6 بەیانی بوو یا بەیانی زۆر زوو بوو بڵێن تازە کازەیە بوو کە جەیشێکی ئێزگار زۆر چواردەوری گوندەکەیان گرتین چواردەوری گوندەکەیان گرتین پێشەکی کەس نەهاتە ناو گوندەکەەوە یەک هاتە ناو گوندەکەەوە هات ناو گوندەکەەوە زەعیم کابراایك قەڵەویشی ورگن بوو ناوی باڵا کورتێک و ناوی زەعیم سەدیق و ئەم زەعیم سەدیقە لەسەر خانوێک ڕاوەستا و وەکو ئێستا یادمێت دارێکی بەدەستەوە بوو دارێکی تقریباً 50 سانتیمەتر یەک پۆل ئەسکەرەکانی بان کرد ئەو ماڵە سووتیان ئەچون ئەو ماڵیان سووتان دوایی کە ئەسووتان جاد ئیشارتی بە ماڵی سەرەکە ئەو ماڵی تر بسووتێن تا گوندەکە هەمبووی ئەوەی کە زۆر سەرنجی منی ڕادشا بۆ ئەو بوو کە خەڵکی گوندەکە بە تایبەتی کچانی گەنج من خۆم دوو قشتم ئەو کاتە تازە پێگەشتن عمریان بڵێن 18 ساڵ و 20 ساڵ ئەوانە بوون خێرا دەستیانە کرد بەناو ئاگر و دووکەڵ و شتەکانە بە تایبەتی خەڵکی زۆر لە شارباژۆر و گوێز و ئەوانیان هێنا و بۆ فرۆشتن تەمانە سوتا گوندەکە دەستیانە کرد بەناو ئاگرەکە بەناو دووکەڵەکە دەموچاوی خۆیان ڕەشە کرد تا ئەسکەرەکان تعدا لێ نەکرد بە زۆر و بەدار و بە دارکاریکردنیان هەشکە گوندەکە دەرچێ کۆیان کردین سەر ئەو گۆڕستانی کە ئێستا پێڵن گۆڕستانی تانسریکا ژنانیان بەجیا ڕیز کرد و پیاوانیشان بردە لای دەبابەکان دایانان تەبەن ئەمە پیاوانیان بەلیان و بە زۆرە برد ئازارێکی زۆریاننا ئەوەی کە بیرم بێ زۆر سەرنجی ڕاشام ئەو کە پیاوێک ئەسکەرێک لە پیاوێکی ئەسکەرێکی بەتەمەن بوو لە بینی ئێمە چونکە مناڵ و ژنەکان پێکەوە بووین کە ڕیزیان کردبوون لە بین ئێمەیان بەدارێک ئەوی ڕاست ڕاوەستنەوە شتانە بەڵام خۆی ئەگریا قسم ئەوەیە شێکای جەرمۆ ئەوەیە کە شۆڤێنتی عەرەبی شۆڤێنتی داگیرکەر ئەگەر چی مەسەلەن داگیرکەرەوە ئەو کوچێت و جینۆسایدەکە و کوشێ لە ناودەبا بەڵام نابێ ئەو ڕقێکی قەومی بێ ڕقێک کورد لە عەرەب بێ بەڵکو ڕقێکی کورد لە سیستەمی سیاسیە کە بە درێژایی سیستەمی سیاسی بە یارمەتی خیانەتی کوردی و بە یارمەتی جاشێتی و بە یارمەتی هەندێک ملکەچکردنی بڵین لە ئاغاواتەوە تاکو جاشایەتی مۆدێرن کارێکی کردووە کە مەسەلەن ئەوان بە تەواوی زاڵبن بەسەر کووردا بەسەر حاسەی کووردا بەسەر هەست و شعور ئێمەیە من پێم وایە کارەساتی نۆی حوزێران سەرەتای ئەو جینۆسایدە گەورەیە کە بەردەوامە ئەگەر ئێمە خوێنەوەیشی ئەکادمی بۆ ئەو ڕۆژە نەکەین واتە بۆ سەرەتای جینۆساید نەکەین کە ئەسبابەکانی چییە کە هۆکارەکانی چەند ئێمە خۆمان بەشدارین لە هۆکارەکانە چەند ملائیمە لە ڕوو جوغرافی سیاسی و وڵاتی ئێمە کە جینۆساید کرێ ناتوانین بە گێڕانەوەی تراژیدیەکان دەست پێ بکەن چونکە قسێکی باو هەیە کە ئاڵێ کارەسات بە تراژیا دەست پێکا بەڵام وەختی دووبارە بێتەوە بێ من بە گاڵتەجارێ بێ مەهزە لە ڕاستیە دووبارەبوونەوەی ئەو کارەساتانە لە نوێی حوزێران تاکو ئێستا دووبارەبوونەوەیکی زۆر کۆمیدیە بۆ کورد بۆیە خەڵک نەیتوانی گوێمان لێ بگرێت کە وەختی ئێمە کیمیا باران کردن وەختی ئەنفال کردن وەختی جینۆسایدی بە حەقیقەت جینۆساید کردن بەڵام ئەوەی کە باس ئەرمەنیەکان و باسی جوولەکان کرد و باسی قەزەی فەلەستین کرا قەزێکی ئێمە ون بوو مەسەلەکە ئەوە نییە کە قەزەی ئێمە قەزێکی بچووک بێ مەسەلەکە ئەوەی خۆمان لە ئاستی گێڕانەوەیانین لە ئاسی بەرەنگاریان نەبووین ئەو بەرەنگاری کە کردومان لە بەرەنگاریە بوو تەنیا بۆ مانەوە بوو بەڵام دیفاعمان لە قەزەکەمان نەکردو کە قەزەکەمان لە بوونی خۆمان زۆر گرنگترە
پێم وایە ئەگەر من ئەم قسانەم یا بڵێم تەفاسیلی جێڕانەوە لە نوێی حوزێرانە لە کتێبێکە باس کردو ناوی کەڵەگایە کەڵەگا بە جێڕانەوەی شعریە لەو مەرگەساتی کە ئینسانی کورد تووشی بووە ئەجێڕنەوە کە گوایە کوژراوەکان چەند لە سلێمانیا و لە دەوروبەری سلێمانیا و لە هەموو کوردستانە بە 80 کەس یابنەوە کەس کە لە ڕاستیە لە 100 کەس و 200 زیاترە لە هەزاران کەسە بۆ نمونە لە جاری دۆمە کە هاتینەوە ئێمە گوندیکان سپیکە بیرمێ بە گولە پێشوازیان لە ژنان کرد ژنێک ناوی خەجیجی مەلا ڕەزا بوو خەچی گوندەکە بوو بەرقاچی کەوت پیرمیە کە ئەیزریکان و هاوارێ کرد و کەس نەبوو بەلایەوە عسکەرێک هات دەستی گرت و بەشە لە شر بردیەوە ناو ژنەکان ڕێزی کرد ئەم تراژدی و مەرگەسایەتیانی ئێمە زۆرە لەم یادەیە دەستان خۆش و ئیشێکی زۆر باشتان کردووە بەڵام پێویستە وەکو تەجروبەیە سەیریکەین وەکو ئەزمونێکی زۆر خوێناوی سەیریکەین بزانین کە ئێمە جینۆسایدی شترنەوەی حوزێرانی شترمان لە بەردەمایە ئەگەر بەم ئەقلێتەوە بەم یەک نەگرتنەوە و دژی مافەکانی سەرەتایی خۆمان ئێمە کورد مەسەلەن بەتایبەتی لە ئەحزابی سیاسیە و ئەو کۆڕ و تاقم و دەستانی کە لێسا لە کوردستانان لە باسی سلێمانی و لە هەولێرە و لە دهۆک و لە کەرکووکە باسی گاڵتە بە ڕێفراندۆم گاڵتە بە ئازادی گاڵتە بە مافە سەرەتاییەکانی ئێمەکەن لەژێر ناوی ترا لەژێر ناوی مۆدێرنا لەژێر ناوی پەرلەمانە لەژێر ناوی هینە بەڕاستیان مەرگەساتی زۆر گەورەیە ئێمە پێویستمان بە یەکگرتنێکی عەقلی زۆر گەور هەیە یعنی بەڕاستی ناکرێ زۆنێک لەگەڵ زۆنێکی ترا جیاوازی هەبێ ناکرێ ئەدیبێک لە هەولێر من ناسم فەنانێک هەیە من ناسم سیاسیەکە من ناسم ئەم حەق دووکرا هەیە تو ژەنگا ئەبێ کۆتایی پێبێ ئەجین من پێم وایە نۆی حوزێران و دایان نۆی حوزێرانی چاوەڕێمانەکە و سوپاسان دەکەم زۆر سپاس بۆ مامۆستا عەبدولقادر سەعید ئێستاش داوا لە میوانەکانەکەین هەر کەسێک پرسیارێکی هەبێت لە ماوەی سێ خولەکە فەرموو ئەگەر ئێوە مەجالتان هەیە لە حامیە زعیم سەدیق هەموو شەوێک لێ 5 مانگ ئێمە لە بەردەستیان بووین کە ئەوەڵ کەڕەتیش منی سەرۆخوار هەڵواسی لە ئاودەستخانەی ئینزیباتخانە ئیستا ئێرم شەقی عەسکەرێکی بدەوە شەو بورامەوە بەیانیە قسامەوە بە کراسەکەم سەریان گرتبووم ئێمە ناومان هەبوو لە ئینزیباتخانە ڕەفیقی خۆشەویستم ئێستا کەسپە لە گمەوەیە بۆ ئەنوەر دارتاش بۆ یاسین بۆ حەمەبۆر بۆ ئیسماعیل کە شەو ڕۆژ لەگەڵ مابوون ئەوان ئەندامی سەرکردایەتی لاوان بوون ئەندامی پێشکەوتووی پارتی دیموکراتی کوردستان بوو ئەنوەر دارتاش ئەندامی لقی سلێمانی بوو پارتی دیموکراتی کوردستان ئێستا باسی ئەو چوار شەهیدا ئەکەم کسپەیەک لە جەرگمەوەیەت ئیستا ژیادی ئەنوەر دارتاش لە دەروونمایە دائیمە کە خەبەرمە بێتەوە بە یادی ئەوەکەم یادی ئەو ڕۆڵە دڵسۆزانەی کوردەکەم کە ئەو ڕۆژانە ئێمە خۆمان زۆر بە بەختیارە زانێ ئەمانوت ئێمە لە ریزی حیزبە ئیژەکەین بۆ میلەتەکەمان بۆ ئەوی سەری بخەین هەرچی مەنسەب هەیە ئەرس هەیە وەزیفە هەیە پارە هەیە هیچی لەلامان نرخێکی نەبوو بەس بۆ ئەوەی بتوانین خزمەتی میلەتەکەمان بکەین بۆ نمونە پێتان لێم ئەنوەر دارتاش ئەندامی لەق بوو ئەندامی دەستەی کرێکاران بوو لەگەڵمە ئەندامی مامۆستایانی کوردستان و مۆزەفین بوون لەگەڵمە ئەندامی کۆمەڵایەتی بوون کە پارەمان کۆ کردەوە و خێزانەکانمان ڕێگە خست هەتا 64 هەتا ئەوان شەهید بوون لە 63 لەبەر ئەوە ئێمە درێغیمان نەکرد من ویستم مەجالێکی زیاتریش ما بێ لە شوێنێکی تریشە کە بتوانم ئەم شتانە ئەم ڕاستیانە بین بکەم ئەگەر ئەتوانی ئەو دوو کتێبەکەم پێیتە ئەنجا بەڕێزان زۆر حەقایق هەیە خەڵکی خۆی پێ هەڵەواسێ یان خۆی بە پاڵەوان نەزانێ لەو شتا ئێمەمانانە بێت مێژوو بنووسین مێژوویەکی ڕاستی میلەتەکەمان ئەو بۆ بنووسین بۆی نێوەی نوێمان ڕۆڵەی ئەم میلەتە تێبگەن ڕاستیەکەی ئەوەیە هیوایە من بوو مامەم کرد کوڕە وەڵڵا تۆ نەبوویت وتیان 6 کەس بووە لە مەلعەبەکە شەو نووسون ئەو شەوێ پێشتر من لەگەڵیان نووسم لەگەڵ ئەو چوارە بە زۆر منیان نارد بۆ ڕانیە وتیان تۆ ئەبێ بچی ئیمتیحانی تەلەبە بکەیت 3 تۆ 6 ابتیدایی
بە زۆر نارمێوتیاننا فەسڵ دەکەین کەس نەبوو ڕانیە بەدەست حکوومەتەوە نەبوو بەدەست پێشمەرگەوە بوو من چووم کە چوم وەڵی ترڵێ بازە کەلیمەیەکە لێوی پێ ناخۆشە بۆ سەرکەوتی ئەو ڕۆژێکی تر تەماشاکمان نۆردارداش لە هین ڕانیە وتم بۆچی هاتوویت وتی وەڵام منەدانی لەقم تەمان نەزانم من هیچ لەگەڵ هەری ئیشمانە کرد لە هەموو مستەوایەکی حیزبایەتیە لە ڕیزی پارتی دیموکراتی کوردستانە ئەو ساتانش مامجەلال هەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان بوو کاگنیشتوانیش ئەوانە هەموو ئەوە بوون وتی هاتبوو مەسکۆڤیچەکەی دارای تۆفیقی ئاغا فەتحوڵای پێبوو حیزب باە دەستی وتی وەڵا هاتووم بۆ این کۆکەمەوە بڵێن باسی حیزبایەتی ئەەکەم و تەنزیماتی ڕانی ئەەکەم بۆ بەیانی هات هەشتی مانگ بوو من لە مەکتەبەکە نووسە بووم وتی ئەڕۆمەوە وتم نابێ بڕۆیتەوە وتی وەڵڵای وبیلای دنیاڵ سێرە ڕۆمەوە ئیشمەیەکی حیزبم هەیە لێی پاڕامەوە زۆر تۆزێ پەنیریشم پیانان بۆ ماڵەوە وتم بڕۆ سەرێکی دایکم و خۆشکمەوانە بە ئیتر نەمبینیەوە تومەسە ئەو شەوەکە من لە نووست بووم هەر چوارێن چوو بوونە هینەکەوە یاریگاکەوە یاریگاکەش شەهید یاسین هینی بوو بەڕێوەبەری بوو ئێوارەیەک لەو پێشتر بەخەڵی بە ئێمەی وتیتر هەمومانە چی ناوێ لەوێ ئەنوێ نوشتێکی وە نوێنی لێبوو جۆری ئیسراحەتی لێبوو وەڵاگاکە چوو بوو ئەوی ڕاستیە لەوێ ئەنۆردار تاج من دەمانچەیەکی تاریق بوو یا ئەسکەری پێی بوو هینەکەی دارای تۆفیقی ئاغا کە لە دوایە بوو بە ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان ئەوەی پێ بوو کاچن بۆ ئەوە ناچن بۆ ئەوەی بزانن چییە نەیاریگاکەیان کرد بە ڕەبیەیەک بۆ ئەوەی هەرچی ئەگرن لەو مەنتیقە لەوێ کۆیکەنەوە بۆیە گرتیان ئەنجاکە ئاچن دەرگاکانەشێن ئەنوەری لێ و یاسینی لێ و حەمەبۆری لێ و ئیسماعیل هەر چواریان نەگرن لە دوایە کە ئێمە زۆر زۆر تاقیبان کرد ئەو بەڕێزیشی یەکێ لەو کەسانەیە کە زۆر زۆر ئاگادار بوو جەنابی دەرکەوت کە عەسکەرەکان گرتبوویان بردبوویان بۆ ئینزیباتخانە تەڵان ئێمە لە ئینزیباتخانە حەبس بووین هەمووی مانیە بوو بەربوو بووین لە ئینزیباتخانە چون ئێمەیان گۆڕیەوە کە باس هاتە سەر حکوم ئێمەی گۆڕیەوە ئێمە نەجاتمان بوو بەڵام ئەرەوەی نەبوو ئاساری لێدان و ئەملاولا هەر بەلەشمانەوە بوو وەڵا کاچن ناوەکانی تیا بووە ناوەکان خۆمیانەتەوە ئەنوەر سەعید دارتاژ یەکێک بۆ لەو کەسانەی کە گیراوە ئێختر ئەنوەریان جیاگر بووە لەگەڵ چوار کەسەکە نەبێت لە مەلعەبەکە نیان کوشتن بەڵکو بردویان بۆ دەرەوە بۆ کارزەوش بۆ ناوە لەوێ کوشتنیان گردیانن بەژێر خۆڵەوە دۆڵی مردن لەوێ بەڵێ هەمویان کرد بەژێر خۆڵەوە لە پاش ماوەی توانیمان بەدوایانە بگەڕێن دایکیشی براکانی شەو ڕۆژ ئێمە هەوڵمانە بگەڕێین ئەم ئەی خەڵەتان ئەوەی خەڵەتان ئەتا ئاخری یەکێک اعترافی کردوتی من ئاگام لێ لە چواین بوون ئیتر نوێنەکانمان هەڵایەوە منیش هەر بەو یادەوە ئەم کتێبەم دانا بیروەرەکانم لە ئینزیباتخانەی عەسکەری هەندێشت هەیە نەگۆڕە بۆ نمونە مێژوو ژمارەی شەهیدەکان لەگەڵ شوێنی ڕووداوەکە ژمارەی شەهیدەکان هەندێک گەڵێن 37 کەسە هەندێکی گاڵێ 100 کەسە 37 بۆ 100 جیاوازێکی زۆرە دکتۆر کەیوان دەڵێ 280 کەسە کامیانە ئەبێ ساختکرێتەوە ئەم ساختکردنەوەش پێویستی بە دەستگایەکی ئەکادیمی هەیە بۆ ئەوەی بە دواداچوونێکی زانستی بکات نەک کۆمەڵێک فرامۆش بکرێ و کۆمەڵێکی تریش خۆی پێوە بابا بکرێتە ناو مۆزوعەکەوە شەهید هەر شەهیدە
هەموو شەهیدێک تاجی سەری گەورە و بچووکی کوردە لەبەر ئەوە ڕجاکەم ئەمە شتێکی نەگۆڕە بۆ چوون کاک حەمەڕەشی مامۆستا فواد مامۆستا قار مامۆستا باقی بۆ چوونیان چییە ئەوە عیلاقەی بە خۆیانەوە هەیە لە تێڕوانینی خۆیانەوە لە ڕواگەی خۆیانەوانێ بۆ چوونەکانیان دەرەبەر بەڵام ئەمە ئەبێ ساخترێتەوە 280ە 137ە یاخود 26ەکەی مامۆستا فوادە کە 35 کەشی ئیزافە کردووەواتەن بۆ 75 کەس سپاس دەست خۆش ئەمە دەبانی بەڕێ سپاس بۆ هەموو لایەک سپاس بۆ ئەم بەڕێزانەی کە ئەمڕۆ گەورەیان کردین بە بیرۆلەکانی خۆیان ئەمڕۆ 6 ساڵ بەسەر ڕووداوە کاتێپەڕە بە 6 ساڵ کە لە 63 زعیم ستیق خۆنکوژی ئەنجامەدات من تا ئێستا پرسیارەکەم پرسیار لەوێ بەڕێزەکەم ئەمریکا پایتەختی ڕۆشنبیری بە سلێمانی پارتی حزبێکی 77 ساڵ تەمەن بێت بە چ پێوە ڕێگەڕەوای 6 ساڵ نەزانی شەیدەکانی نێو حیزەران چەند ژمارەیان چەند هەیە ئەنی ئێستا لە ساویستی خەڵکی سلێمانی ماوە کە ڕووداوەکانی لە بیرە لە ساهشتای بیری نەبێت لە ساویست زۆر شتە میرمەوە تا ئێستا زۆر نامەنتەقیە دەست خۆش نازانین ژمارەی شەیدەکان تا ئێستا چەند هەیە زۆر نامەنتەقیە زۆرانی زۆر لەکوێ پایتەختی ڕۆشنبێری ئەمە پرسیارەکەم هەیە ئەمە شارێکی تر نییە کە پەرایەزکراوە شارێکی نەخوێنەوارە گوندنشین و یا ناوچەیەکی خێڵێکیە هیوادارم مەکتەبی ڕۆشنبێری پارتی کە ئێستا دوو دکتۆر ئیدارەیە کە نازانم چەند دکتۆرێتیشیان لەگەڵایە دکتۆر سارا کە خۆی پسپۆری زمانی کوردی و دکتۆر نەزاکە خۆی پسپۆری میدیایە پاش 6 ساڵ ئەمە ڕاستکەنەوە بەڕاستی ئەمە ئێستا پارتی بۆ دەخاون لەقەتەکە مێژووی پارتی نییە مێژووی کووردە خۆ ڕۆژگارە پارتی حزبێکی سیاسی گەوری کوردستانی بۆ کەڕابەراتی کوردیە کرد ئێستا بۆتە 6 لقی لێ بۆتەوە پارتی لێ بۆتەوە ئێستا تەنیا خۆی بەخاوە نێزانێت دەبا پارتی خۆی خاوەنداری ڕووداوەیە شێرەکان ساقاتەوە بەڕاستی زۆری نابێت ئەوانەی ئێستا بەڕێزانەی گەڕایانەوە من کە سەرنجیان بەڕاستی ناخەمژانیە کرد بیرۆلەکان لەگەڵ ئەمان درۆیە کرد چونکە بیرەوەری 6 ساڵ قورسە ئاسان نییە نازانین چۆن تەوزیفیکەن بۆ ئێمە چۆن بیگەڕنەوە بۆ ئێمە ئەنی بەڕاستی ئەمە داوا ئەەکەم ئەمە قسەم بۆ تەنە بۆ ئەو بەڕێزان داوا ئەەکەم لە دکتۆر نەزاکات گەورەی بنوێنێت کۆتایی بە مۆزوعە بنێیت بەڕاستی ئەمڕۆ ئەمە مادەی ساڵچین لە بەغا داوای بکەی بەغا نەدات ئەمە مۆزوعی کێشەی خۆمانە سی کەس ڕاست پێرم ئەو تەمەتەمەنانە ئەبینم یان دوێنم بزانم چیان لە بیرەوەریەکانە ماوە چیان پێیە ناوەکان تۆمارەکە بنووسم و کۆیەکەمەوە زۆر داقسەمە زۆر نامەنتەقیە لە پارکی یاریزە شای سلێمانی پایتەختی ڕۆشنبێری 86 شەیدە نووسراوە لەبێ 16 نوێی حوزێران نییە 16 شەیدی نوێی حوزێرانیە کە لەوێ دانراوە باش لە کاتێکە 280 کەس لەو ڕۆژەیە شەید کراون هە لە سلێمانی نا ئەو کاتە بە ئەتراف حسابەکەی لەماگەدا بە زعیم ستیق چۆتە بیارە چۆتە زەرگوێز چۆتە کۆیە چۆتە پشتی تا شاق گۆژە ڕۆشتووە تا زەرگوێز چووە تا قسەی سایق ئەمە منتەقەکان هەمی گەڕاوی لە منتەقەکان گەڕاوە هەمی کۆماڵی کردووە ئەمە هەموو بە شەید حسابەکەی دەست سلێمانی نییە سوپاس کوردستان خۆش بێخ مامۆستایانی بەڕێز دەستان خۆش بێ سپاس بۆ بەشی ڕاگەیاندن و ڕۆشنبیری پارتی لە سلێمانی وەڵی من یەک شت سەرنجی ڕاکێشام مامۆستا عەبدولقادر وەک پسپۆڕێکی بواری جینۆساید لەوەیە ئەم بابەتانە لە ڕاستیە لە وەک دەستەواژە پێی ناوترێ کارەسات پێوترێت تاوان یعنی تاوانە دەرحەق بە میلەتی ئەمە کراوە یعنی ئەمە ڕاهاتوین لە میدیای شەڵین کارەساتی هەڵەبجە و کارەساتی ئەنفال و کارەساتی ئەمانە کارەسات نین ئەمانە تاوانن سیستەمێکی سیاسی بەرامبەر بە بەشێک لە گەلەکەی خۆی لەو هاوڵاتیانەی کە هەمان ڕەگەزنامە و جنسیەی ئەویان هەڵگرتووە ئەنجامی داوە بۆیە ئەمە پێوترێ مامۆستای شەر سێرم لات مامۆستا عەبدولقادریش بەکاری هێناوتی مەسەن کارەساتی نۆی حوزەیران لە ڕاستیە من پێم باشە میدیا لەبەرەوەی لێمە لە شوێنێکین کە ئێستا ئەمە دەستگایەکی گەورەی پارتی بەڕێوەی ئەبا کە دەستگای ئیعلامیە ئەمە ڕاست بکرێتەوە کە نەوترێ کارەساتی نوێی حوزەیران لەو پرۆژەیەش کە بینیمان کە پیشانماندرا لەو ڤیدیۆیە لەوێش هەر ئەوترا کارەساتی نوێی حوزەیران لە ڕاستی ئەمانە تاوانن و بەپێی بەڵگەنامە نێودەوڵەتیەکان پێیان ئەوترێت تاوانی جینۆساید یا تاوانی دژی مرۆڤایەتی مامۆستا باسی کرد ئەگەر یەک کەسیش کوژرا بێ من لەگەڵ ئەو مناقەشە زۆر وردە نیم لەسەر ژمارەی شەیدەکان چونکە بەڕاستی لەوانەیە ئەو کات نەتوانرابێ و ئامارە وردە بکرێ بەڵام وەک دکتۆر فەرمووی درەنگ نییە ئێستا شەکرێ بکرێ بەڵام ئەگەر یەک کەسی شەهید بوو بێ یەک کەسی شەهید بوو بێ هەر تاوانی مرۆڤایەتیە تاوانی دژی مرۆڤایەتی تاوانی جینۆساید بە ژمارەی شەهیدەکان نییە ئێمە هەڵە
هەڵەبجە بە جینۆساید بزانین بەڵام مەسەن نوێی حوزەیران بە جینۆساید نەزانین بەڵکو جەنابی مامۆستا عەبدولقادر ئەزانێ کە ئەگەر یەک کەسی شەهید ببێ لەوەیە مادام هەدەف توانەوەی میلەتێکە توانەوەی نەتەوەیەکە زمانێکە تەواو ئامانج بەوە پێوەرەکە لێرەیە هەدەفەکەیە ئامانجەکە چییە سیستەمەکە ئامانجی چییە من دووبارە سپاستانەکەم و هیوادارم سرم نێشان بن زۆر سپاس بۆتەوە بێزەحمەت ماسافات ئەگەر وەڵامی ئەو پرسیارەی ژمارە شەهیدەکان بێتەوانی والله طبعا شهيد الوقت شهيد اللي بالراس هو دكتور وتي من او نوانا ما بو كورونا مريوان بو كبري بو حاكم قار لا وينا او شهيد لقى كاك شيخ طالب شخصهم كردوا او شهيدانا هم شهيدين حزيران نين شهيدا سابيرا كري قريتش خمان كحمر شي ناسيه كارولال بو مخوم تشيلوش شم لسنوسيوا لبا حمامي سيلوانا شهيد كرات كان جوي ليبو عسكري كربو شهيدي كر او ناويه بعض ناويك بلا كاك كيوان ما مساغفور زور هوليا شو حتى شويه كويه كيما او قرارك ابو لسر صوصي شهيد بلام با تشيوا سليماني ودوروبر وكويو حفتاو صوصي شهيد دیگه من ام شو نامه کم بو هات عليه 86 شهید راسته اگر اسا منو تو لگه برادران خریق بین بانگواز بکەین بە ناوی پارتیەوە بێ بە ناوی هاوڵاتیانی جنۆسایدەوە بێ بە ناوی ڕێکخراوێکی مرۆییەوە بێ بڵێن ناوی ئەو شەیە ئێستا ئێمە ئافتە تێگات بۆ مەعرەزەکە ئافتەتێکی ئەمریکی بوو وتی تۆم ڕسمانەوە چۆن دەستکەوتووە منیش وتم وەڵا مامۆستا غەفور سوتە سەیری ڕسمەکانی شتەکانی خوێنەوە وتم وەڵا مامۆستایە ناوێتی تێگەی بانی کرد و ئەمانە بوو بە مناقەشەیان وتی ئێوە بۆ شکاتان دەکردو ئەمە جونۆسایدە بۆ تەیدی قسەکەی کاکە تێمە جونۆسایدە وتم بابە ئێمە ئەنفال و چیماوەران کراوین کە قسەی نەکردووە ئەمەی کەی بینی چی ڕوودا لە دوای ساڵی 61 ڕوویەوە لە دوای بڵێن نوێی حوزەیرانەوە هەتاکو نەوە یەکتیایەتی چی ڕوودا و بە شێدکردنی لە لاخاسمەوە بە منعتە جەولی سلێمانیەوە 85ەوە بە موعامەرە لە بەرزانیەوە بە شێدکردنی یعنی قەدەغەیات و کوێی حەڤەی 1970ەوە هەچی ڕوودا هەیە من هەموویم تەجیل کردو لە گوڵانی شابڵاو بووەتەوە بەڵام ئێستا ئەبێ ئێمە دانیشین ئایا ئەوەی توێ ڕاستە 280 چکە من نازم لە بیارە کێشێت بە يعني أما بحقيقات بحقي خلتش نفوتيه يعني خلتشك مساتو كمال حاجي فرد لمالي خويا شهيد بو محمود عبد الرحمن و عبد الله عبد الرحمن لمالكي خويا شهيد بون ليش ناشتيانن هذا مناو مالكا ديجي اتنوري ازو حال شيو او نواني كوا همي هي ئەمانە شەیدی کوردن شەیدی نەتەوەی سیستەم دیدەن کە بەدەست داگیرکەرانەوە بەڵام ئێمە دایم هەموو شتەکە ئەشۆرینەوە جاری کە چینەوە ئەڵێن بەغا مەرحەبای کردین تاران مەرحەبای کردین تورکیا ئەسەمۆڵ ئێمە ئەبێ وەک کورد بیرکەینەوە ئەجینا دەوەن بە ئاشکەین هەر ئەوەمان بەسەرە سەد وەکو ئەنفالی چیمایی ڕوویە وەکو دەکان و سۆریا کەلیاش ئەندوسی مەسووتێنرا چۆن لە شەڕی 74 فسفۆری بەکارێنا دەها کوڕی گەنجیە بر لە سێدارەدان لە مووسڵا سێدارەیەکردن ئەم یەژۆ خێناوی هیچ میلەتێکو ئێمە نیەتی یعنی تێگەی لەبەرەوە ئەگەر بکرێت بەڕۆحێکی نەتەوەی و نیشتیمانیەوە با ئێمە شۆڤێنی نەبین چکە میش دەسەڵاتێکمان نییە کاکار شۆڤێنی بین بچین ئەمانە حتا نمونەیەگەیە ئەلێ بەر مزگەوتی خانەقا قەڵەباڵغەیەک دروستە بێ پۆلیسێدا بەزێت چەکەی ڕاکێشێ ئەڵێنەوە چیەکە لەوانم زاراکەن ئەڵێ با بۆ نوێژی جومعە بۆ نوێژەکان تەواو کردو ئەڕۆنەوە ئەڵێ بۆ کورد موسڵمانە یعنی یەک داگیرکەر نییە بە چاوێکی مرۆڤ دۆستی و ئاینزایی و دۆسە زۆر سەیری تۆ بکە کەواتە گەر خۆشمان مێژووی خۆمان بەڕاستەقینە نەنووسینەوانیە تێگەی ئێستا ئەو کوڕا تۆ میرانی برایی ماتووە لە خانەقای میرزا هەچی پیاوچاکانەیە لە توێ سنێتەوە ئەمێن زەکی بەگا عەبدوڵڵا لوتفی عەلی کەمالە هەتا بە جاسووسیشانە هاتە قەڵەم يعني باسي ماما سياسيين كا باور كماما سياسيين لقى رئيس ما بو عسيامة زماني عسيامة وزماني ماما سياسيين جوازة أو نوي شش عدام كلام شهيد عسيامة صالي 65 شهيد بو يجي أما أبي مشتانا بسريا بشينوا وأورو دواني كرويا وكيسا خلقنا نو بيازي بيوقوا باشا قرباني يشك اللواني لقى أبيا وتقل زعن صديق كدو معقولة ولا شخص شوارع بيه شهيدي كي بشوار كذبين لبر حمامي سورة شهيدي كان أي بولا وانا برسيته وانيا يجي زعيم صديقات بردمي
دوکانی هەمێ قەپانچی کە هەمەڕەشی دوکانەکە ئازانیە کاتی قیلابەکە بوو کە هات من مناڵ بووم بیتە نازام چۆن لێ بووم یعنی کەس ڕای نەسپاردوم بۆ لەو زەلامی لە خەباتە پار نووسێتی نیازمانەوە بیکوژین و ئەمانشتی وانە بوو ئەو هاتە سەر بۆنیتی سیارەکە شوعەکان وتافیانە چێشاکە وتم بەخوای سا بە بەردیش بێت ئەیتۆپێنن کەچی نییە ئەو دووسێ قسەی کرد و سواری قەمەرەکە بۆ لێ یاڕووی لە گوڵ کاتریان پێنەوەی کەواتە خوێندنەوەی ئێمە ئەو عەریف حەمیدە ئەوەی کە نامی قاغای بەگرداوە ئەوە هەموو جارێ لەبەر دەمی سینەمای سیروان وی نابوو بە تاقی تەنیا یعنی تۆ زەمانەکان زەمەنی ملازم حسین زەمەنی علاوی زەمەنی جۆبراو هەمووی داگیرکرد بۆ دروستەکە ئەیەنێتە شارەکەتەوە بۆ ئەوەی تۆ داپلۆسیە کەواتە خوێندنەوەمان بۆ ئەم مێژووە پێویستە بەڕاستی وەکو کاقار و کاکوتی ئاکادمی بکرێ بەسەریا بچینەوە من چەند ناوم لایە مامەستا غەفور چەندی نووسیوە لە کوردستانی نوێ بڵاو بۆتەوە چەندی کە هەیە تێگەی ئێستا ئەمە لەبەرەوە گەربێین قەیناک دەقە ئەمە هەموو ڕسمەکانەکە ئەمە تێگەی کە دراسی ئەوە کرد ئەچیتە سەر ئەوەی کە تۆ چەند زوڵمی لێکراوە وە چی ئەەکەی تاکەی دەنگ بەرز ناکەیتەوانێ کەواتە لە شۆڕشا بێت داوای مافی خۆ بکەین یەک داویشتی نەوی چە بکەیت کاتی خۆی هومان ڕایسوۆچ ئەوە کە ڕێکخراوێکی نێودەوڵەتیە ساڵی 91 پەیامنەرێکیان بە ناوی سوزان هاتە سلێمانی لە باخەکەی ماڵی مامۆستا غەفور کە لە گەڕێکی عەقاری بوو لەوێ لەگەڵ مامۆستا غەفور وازەم ڕیپۆرتاجێکیان کرد و مامۆستا غەفور هەموو وێنەکانی دانێ و ئەوان بەڵێنی ئەواندا کە لە گۆڤارێک لە ئەمریکا ئەمە چاپ بکەن بۆ چاپیشان کرد و ئێستا لەو گۆڤارە بەڵاو کراوەتەوە کە ئەمەش زانیاریە کە بەڕاستی و ئەو خوشکەش بەڕاستی کە ئەمەی بابەتێکی باس کرد کە ئەمە پێویست بوو لە ئۆفیسێکی وا بچووک نەبێت لە شوێنێکی گەورەتر و وەکو بۆنەیەکی نیشتیمانی و نەتەوەی ئەوە قسەیەکی ڕاستە بەڕاستی من هەر ئەوم هەبوو ئەو زانیاری و سپاسانەکە زۆر سپاس بۆ بەڕێستە کاکێ من ئەو ئافتەتە کە من باهم کرد تەمان هەندێک ڕستمی زۆریشی لە کەیمزەند وەرگرت کتێبەکەی ناونا کوردستان ئینفایر کوردستان لە ئاگرا یەگەی ئەوە کرا بە کتێب ڕاستە یەگەی لەبەرەوە ئەو ئیشەشی بۆ کردوین بەڵام ئاەت لەمە دو خۆمان چی بکەین ئەوەیە یانی مامۆسایان ببورن وەختەکەمان درەنگ کردەوە لێ برنەکەم بەس یەک تاقیبی زۆر بچووک مامۆسا فەرمووی کە ئەبێ بۆکو کارەسا سێری ئەو نوێی حوزێرای نەکرێت من پێم وتم کە ئەگەر جینۆسایدێک لە دەرسیما کرابێ بۆ کورد وەکو مێژوو نووسرابێ لە باکووری کوردستانە جینۆسایدی دەرسیمە بەڵام لە باشوورە لە نوێی حوزێران و جینۆساید دەست پێکات تاکو ئێستا و ڕەنگایدەشی لە پاڵا بێ لەبەرەوە من فعلەن وەکو جینۆساید سیرێکم بەڵام ئێستا لە پۆلۆنیا لە ئەڵمانیا لە شوایک شتراسە وەسایقەکان بریتێن لەوەی بۆ نمونە 6 تەن بەس قژی ئەو ئافرەتەکان کە بردان بە هۆلۆکۆست خستوان تا هینەکان کوشتوانن جینۆسایدیان کردوون غازیان پیا کردوون ئەو پێڵاوانی کە لە پێیان بووە ئەو جانتایی کە هەریان گرتۆ بردوان بۆ من بە دیکۆمنتکردنی قەزەی نوێی حوزێران زۆر گرنگە ئەگەر نەکرێ بڵێن ئێستا جلەکانیان و وەسایقەکانیان ئەوانی کە هەیەیان بۆ بەڵام ئەکرێ ناوەکانیان بەلایکەمەوە فعلەن دیکۆمنت کرێ بەڵام پێویستمان بە مۆزەخانەیەکێ بۆ جینۆسایدی کورد نەدە ئەلفال هەمانە من ئێستا ئێمە هەمانەڵێن 5,000 کەس لە هەڵەبجا شەید کراوە بەڵام من ناوەکانیانم لایە 3223 کەسە سێ کەسیشی بە هەڵە ناویندراوە چووکە ناوەکان هەر هەموویم لایە کە سەردەمی وگە وەکو دیستان کارەساتی ئەنفال لەزانی کە 1970 لە ڕاستی ئێمە نزیکە 7,000 وەلەو ئەگەر کەسێک بێت لە 100 یادا یا 100,000 کەسێک جیاوازیەکەی نییە ئێمە جینۆساید کراوین پێویستمان بە مۆزەیەکەیە مۆزەخانێکەیە کە ئیسفادیکەین کە میوانێکەیە کە بەنەوەکانی بڵین کاکە ئەمە وەسیقەکەمان ئاژی ئێمە چ دلیلەکەیە کە ئێمە هەڵەبجەوان کردو هەڵەبجە جینۆساید کراوین ئەنفال کراوین هیچ دلیلێکمان پێ نییە ئێمە بەس قسەمان پێ لە ڕاستیە ئەوەی ئێوە فەرمووتان مامۆستا دکتۆر فەرمووی زۆر ڕاستە زۆر لەجێ خۆیەتی بە دوکۆمنتکردنی ئەم قەزەیە وەکو ئێوە عەزێتان کێشاوە ئەمەرکەتان کێشاوە بەڵام ئەمە کۆتایی پێ نێت
ئەوڵ بن لە زووترین کان تا ئەو کەسانی ماون دیکۆمنتیکەن بژێڕنەوە چیرۆکان بجێڕنەوە تەزیلی کرد بێ بۆ ڕۆ ئەگەر ڕۆژە مۆزەخانەیە کرا بن کاکە ئەمە حقایقە تاریخانی ئێمە دەستان خۆش بسواس زۆر سپاس بۆ ئێوە و زۆر سپاس بۆ میوانە بەڕێزەکان